کۆی داوەسدایەکان ئێستا کە لە بەردەستە لێکۆڵێتیدا دەکرێت 548 داوایە. کۆی داوا هەواڵدەریەکان کە ئێستا لێکۆڵێتیدا دەکرێت بەڵام نەخراوەتە بەردەم دادوەر 250ەکە. واتە ئێستا 799 کەیسی گەندەڵی هەیە لە هەر سێ بەڕێوەبەرایەتی لەگەڵ گەرمیان و تاپان هەڵەبجە کە تاحقیقی تێدا دەکرێت. کۆی ئەو کەیسانەی کە ڕاوان کراون بۆ دادگا و تاحقیقی تێداتەوە بە بڕیاری دادوەرانی دەستپاچی لەم 6 مانگە 138 کەیس ڕاوانەی دادگاکان کراوە. 138 کەیس بۆی ئەوە بێت. بەنسبەت داتاکانی فەرمانگەی یاسایی تەبعاً فەرمانگەی یاسایی ئێستا 205 کەیس لە دادگاکانی هەرێمی کوردستان لە قۆناغی دادگایی کردنا. لەو 6 مانگە 40 کەیس حەسم بووە واتە بڕیاری لێدراوە و 34 گەڕاوەتەوە بۆ تاحقیق. لەوان لەو 40 کەیسە 28 ئیدانەی تێدا بووە تا تۆمەتبار کراون و ئازادکردن 12 تێدا بووە. ئەوە خاڵێکی گرنگە و بەڕاستی لەو داهاتووی نزیکە راپۆرتە شتان لەسەر حکومەکانی 3 ساڵی ڕابردوو پێ بڵاو دەکەینەوە.